سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردەڕی چەند هەواڵ. ڕاگەیاندنی دەمیرخانەی کۆمەڵە بە بۆنەی گیانەدەستانی کاک محەممەد محەممەدی، بەیانەی هاوبەشی کۆمەڵێک لە چالاکوانانی چەب لە شارەکانی سنە و مەریوان، بانکشتی کۆمەڵێک کاسبکار و بازاری بانە بۆ فەرمانداری ئەو شارە، مانۆڵی هێزەکانی سوپای پاسداران لە شارەکانی کوردستان، دەست بەسەرکردنی ئارمان محەممەدی و بنەماڵەکەی لە شاری بانە، گواستنەوەی دوو چالاکوانی مەدەنی بۆ بەندیخانەی ئیلام، ڕەفاندنی هاوڵاتیەک لە شاری سنە، گیانەدەستانی کرێکارێک لە شاری بانە و گواستنەوەی جەعفەر ئیبراهیمی بۆ نەخۆشخانە. درێژە هەواڵەکان. ڕاگەیاندنی دەبیرخانەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی گیانەدەستانی کاک محەممەد محەممەدی. زۆر بەداخەوە ئاگادار بووین کە کاک محەممەد محەممەدی باوکی دۆڕۆڵەی گیان بەختکردووی کۆمەڵە خدر و واحدی محەممەدی لە شاری مەهاباد دڵە میهرەبانەکەی لە لێدان کەوت و کۆچی دوایی کرد. بەم بۆنەوە پڕ بە دڵ سەرخۆشی دەکەین لە دایە فاتمە هاوسەری و هەموو ئەندامانی بەڕێزی بنەماڵەکەیان و خۆمان بە شەرێکی خەمیان دەزانین. کاک محەممەد کەسایەتیەکی خۆشنی و خۆشەویستی خەڵکی شاری مەهاباد بوو. ئەو ئازیزە ساڵەها ڕەنجی گیانبەختکردنی دووڕۆڵای تێکۆشەر و دووری لە بەشی زۆری بنەماڵەکەی کە بە بۆنەی خەبات لە ڕێزەکانی کۆمەڵەدا و یان بەهۆی ئازار و فشاری ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئاوارە ببوون تەحەمڵ کردو بە ئامانجی ڕۆڵەکانی وەفادارمایەوە و تەمەنێکی بەسەر بەرزی تێپەڕ کرد. یادی بەرز و بەڕێز بێت و بازماندەگانی تەمەندرێژ بن. دەبیرخانەی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران 22 خەرمانانی 1402 هەتاوی. بەیانەی هاوبەشی کۆمەڵێک لە چالاکوانانی چەب لە شارەکانی سنە و مەریوان. ڕۆژی چوارشەممە 22 مانگی خەرمانان کۆمەڵێک لە چالاکوانانی چەب لە شارەکانی سنە و مەریوان بەهۆی مانگرتنی گشتی ڕۆژی 25 خەرمانان بەیانەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە. لە بەشێکیەوە بەیان نامەزە هاتووە کە چالاکوانانی چەپی شارەکانی سنە و مەریوان لە ڕۆژی شەممە 25 خەرمانان وێڕای مەحکومکردنی ڕژیمی ئیسلامی جاوەیان لە هەموو کرێکاران و خەڵکی ئازادیخوازی کوردستان کرد کە بەشداری لە ناڕزایەتیەکان و مانگرتنی گشتی بکەن. بانکشتی کۆمەڵێک کاسبکار و بازاری بانە بۆ فەرمانداری ئەو شارە. ڕۆژی سێشەممە 21 خەرمانان کۆمەڵێک بازاری و کاسبکاری بەشە سنفیە جۆرا و جۆرەکانی شاری بانە لەسەر جاخوازی فەرماندار و بەرپرسانی بەشی ئەمنیەتی ئەو شارە لە فەرمانداری کۆبوونەوە و لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە هەڕاشەی توندیان لێکرا. لەو کۆبوونەوەیەدا هەم فەرماندار و هەم بەرپرسی گشتی هێزانیەکان هەڕاشەیان لە بازاڕیانی بانە کرد کە ئەگەر لە 25 خەرماناندا دوکان و شوێنی کارەکانیان دابخەن ڕوبەڕووی کاردانەوەی توندی ناوەندە ئەمنی و قەزایەکان دەبنەوە. هەروەها چیتر لە بواری هاوردە و ناردنی کەلوپەل لە ڕێگای سنوورەکانەوە ئاسانکاریان بۆ ناکرێت و جەوازی کەسابەتیان لێ وەردەگیرێت و دوکانەکانیان دادەخرێت. بە وتەی شەهێد حاڵەیەک لە نێوان دادستانی بانە و بەرپرسی هێزانیەکان دەمەقاڵەی ساز بووە و دادستان کۆبوونەوەکەی بەجێهێشتووە. مانۆڕی هێزەکانی سوپای پاسداران لە شارەکانی کوردستان. ڕۆژی چوارشەممە 22 مانگی خەرمانان هێزەکانی سوپای پاسداران لە نزیک بوونەوە بە ساڕۆژی شۆڕشی ژن ژیان ئازادی مانۆڕیان لە شارەکانی مەریوان، سنە، بانە و بۆکان ئەنجامدا. بە پێزانیاریەکان هێزەکانی سوپای پاسداران بە چەندین ئۆتۆمۆبیلی تایبەتی سەربازیەوە و چەکی نیوە قۆرس بە مەبەستی ترساندنی خەڵکی ئازادیخواز لە مەیدانی ئیقباڵی شاری سنە و هەروەها شاری مەریوان، بانە و بۆکان جێگیر کراون. دەست بەسەرکردنی ئارمان محەممەدی و بنەماڵەکەی لە شاری بانە. ڕۆژی شەممە 22 مانگی خەرمانان ئارمان محەممەدی خەڵکی شاری بانە لەگەڵ بنەماڵەکەی لەلایەن هێزەکانی ئەو شارە دەست بەسەرکران.
بە پێڕاپۆرسەکان ئارمان محەممەدی چالاکوانی مەدەنی ئەمڕۆ هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزران. جێگەی ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەبارەی چارەنووسی ناوبرا و بنەماڵەکەی لەبەردەستانیە. گواستنەوەی دوو چالاکوانی مەدەنی بۆ بەندیخانەی ئیلام. ڕۆژی دووشەممە 22 خەرمانان دوو چالاکوانی مەدەنی خەڵکی شاری ئیلام بە ناوەکانی فەخریە ئومێدی و بەتول ئومێدی دەست بەسەر و بۆ بەندیخانەی ناوەندی ئەو شارە ڕاگوێزران. بە پێزانیاریەکان فەخریە ئومێدی و بەتول ئومێدی بە تۆمەتی پڕوپاگەندەکردن لە دژی نظام لەلایەن هێزانامنیەکانی شاری ئیلام دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە گوازراونەتەوە و چارەنووسی ئەو دوو ناوبراوە تا بە ئێستا بە ناڕوونی ماوەتەوە. ڕفاندنی هاوڵاتیەک لە شاری سنا. ڕۆژی دووشەممە 22 خەرمانان هاوڵاتیەک بە ناوی سەباح ساڵحەی خەڵکی شاری سنا دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بە پێڕاپۆرسەکان سەباح ساڵحی تەمەن 32 ساڵ و دانیشتووی شاری سنا لەلایەن هێزانامنیەکانی ئەو شارە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزرا. جێگەی ئاماژەیە تا بە ئێستا هیچ زانیاریەک لە شوێنی ڕاگیران و هۆکاری دەست بەسەرکردنی لەبەردەستانیە. لە سەرکاردەرکردن و خانەنشینکردنی مامۆستایەکی شاری سەقز. ڕۆژی دووشەممە 22 مانگی خەرمانان شیلان یوسفی مامۆستای بەشی فیزیک لە شاری سەقز بە خانەنشینکردنی یەجباری مەحکوم کرا. بەپێی هەواڵەکان شیلان یوسفی پێشتر بەهۆی پشتیوانی لە شۆڕەشی ژنجیان ئازادی و بەندکراوانی سیاسی لە 22 مانگی خەرمانان بە نایاسایی لەلایەن ئێدارەی ئامۆزش و پەروەرشی کوردستان بە خانەنشینکردنی یەجباری مەحکوم کرا. دانانی کامێرای چاوەدێری لە شاری کامیاران. بەپێی هەواڵی گەیشتوو لە نزیکبوونەوە بە ساڕۆژی شۆڕەشی ژینە هێزەکانی ڕەژیم کامێرای چاودێریان لە شاری کامیاران داناوە. لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژێک گیانبەختکردنی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕەشی ژن ئازادی ڕەژیمی سەرکۆزگەر ترسی لێنیشتووە و لە دەواازەی چوونە ژوورەوەی شاری کامیاران بازگەی پشکنینی داناوە. هەروەها لە هەندێک لە شەقام و پارکەکانی ئەو شارە کامێرای چاوەدیری بۆ سیخۆڕی خەڵک هەڵواسیوە تاکو ڕێگە لە دەستپێکی شەپۆلی دووهەمی شۆڕەشی ژینا بگرێت. گیانەدەستانی کرێکارێک لە شاری بانە. ڕۆژی چوارشەممە 22 خەرمانان بەهۆی نەبوونی ئێمنی شوێنی کار کرێکارێک لە شاری بانە گیانی لەدەستا. بە پێڕاپۆرتەکان شاهین مرۆڤەتی خەڵکی شاری بانە بەهۆی نەبوونی ئێمنی شوێنی کار لە بینای شوێنی کارەکەی کەوتە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستا. جێگای ئاماژێکە ساڵانە بەهۆی نەبوونی ئێمنی شوێنی کار زیاتر لە 1000 کرێکار لە شارەکانی کوردستانی وێران گیانیان لەدەستدەدەن. دووە هەواڵ گواستنەوەی جەعفەر ئیبراهیمی بۆ نەخۆشخانە. ڕۆژی چوارشەممە 22 خەرمانان جەعفەر ئیبراهیمی بازڕەستی شۆرای هەواهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕاگوێزی نەخۆشخانەی ڕەجایی کەرەجکرا. جەعفەر ئیبراهیمی مامۆستای شاری تاران کە پێشتر بەهۆی بەشداری لە ناڕزایەتی معەلیمان لە ساڵی ڕابردوو دەست بەسەر و بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. ڕۆژی ڕابردوو بەهۆی تێکچوونی باری تەندروستی لە زیندانی قزڵ حەسارەوە ڕەوانەی نەخۆشخانەی زیندانی ڕەجایی شاری کەرەجکرا. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد.